ناوەندی وەرزش و لاوانی بابان لە درێژەی کار و چالاکیەکانی بۆ پشووی هاوینی ئەمساڵ خولێکی وێنەکێشانی بەسەر پەرشتی خات و ڤیان ئەحمەد کردەوە. خولەکە بێ بەرامبەرە بۆ بەشداربووان. لەو بارەیەوە هاوکارمان ڕێژنە ڕزگار زانیاری زیاتری لە ڕێژنە سڵاو لێوێ. بەڵێ ئاکام سلااوان لەبێ ئاکام ئێمە ئێستا لە ناوەندی وەرزش و لاوانی بابانین لێرا چەند خولێکی جیاواز بە بوارە جیاوازەکان کراوەتەوە بە سەرپەرشتی مامۆستایانی پسپۆڕ و شارەزا. ئەم شوێنەی کە ئێستا ئێمەیلێن خولێکی شێوەکاریە لێرە ئەم خولا بێ بەرامبەر بۆ منداڵانی تەمەنە جیاوازەکان کراوەتەوە. خولەکە بە سەرپەرشتی مامۆستا ڤیان ئەحمەد کراوەتەوە و دەوترێتەوە بە هاوکاری ئەم ناوەندە. من گفتوگۆی زیاتر دەربارەی خولی هوەری و شێوەکاریەکە لەگەڵ بەڕێزیان ئەنجام دەدەم کە ئێستا بەڕێزیان لەگەڵمان ئامادەن. مامۆستا ڤیان سلااوت لێبێ و ئەم کاتت باش. ناوەندی وەرزش و لاوان بەردەوام گرنگی بە چالاکیە وەرزشیەکان دەدات. لەگەڵ ئەوەشدا ئەمساڵ ئێوە خولێکی هوەری و شێوەکاریتان کردوێتەوە. ئەم هەماهەنگیە لە نێوان وەرزش و هوەردا چۆن دروست بوو لەلایەن ئێوە و ئەم ناوەندەوە؟ بەخێراتن سەرچاوانمان ناوەندی وەرزش و لاوانی بابان لە درێژی کار و چالاکیەکانی کە ناوەندێکی حکوومیە سەر بە وەزارەتی ڕۆشنبیری و لاوانە ئەمساڵ لە درێژی کار و چالاکیەکانی هەستاوە بەکردنەوەی لەگەڵ خولەکانی تراکە خولی پیشەی و خولەکانی تری لێیە بۆ گەنجان و لاوان لە پشۆکانی هاویندا بۆ ئەوەی ڕووکەنە ئەم ناوەندانە بۆ ئەوەی توانە و بەهرەکانی خۆیان جارێکی تر دەستیشان بکەنەوە پرێوی پێ بدەن. ئێمە ئەم ساڵ هەستان بەکردنەوەی ئەم بەشی شێوەکاریە کە من خۆم مامۆستام لە ناوەندەکە ئەم بەشەمان کردوێتەوە. کۆمەڵی فێرخواز لێرێ بە تەمەنە جیاوازەکانەوە کاری ئێمە لێرە ئاشناکردنی ڕەنگەکانە و تێکەڵکردنی ڕەنگەکانە و ناسینی هوەری شێوەکاریە کە حەز و خولیای هەر کەسێ حەز و خولیای هەبێ دێتە ئەم دەورانەوە بۆ فێربوون و بۆ پرەودان و بۆ زیاتر جوانکردنی ئەو بەهرەیە کە هەیەی. مامۆستا ئەو منداڵانی کە لێرە لەم خولیا بەشدارن تەمەنیان چەنە و خولەکە ماوەی چەندێکە کراوەتەوە؟ خولەکە لە پشووی هاوینەوە لە سەرەتای هاوینەوە بۆ ماوەی 3 مانگ بەردەوام دەبێ و دواتریش ئەو کە فێرخوازانی لێرن لە ئاستە جیاجیەکانن. بۆ نمونە من فێرخوازم هەیە 14 ساڵە 12 ساڵە 6 ساڵم هەیە 7 ساڵیان تایە. ئێمە بۆیە بە ئومێدی ئەوەی کە ئەو ئاستە مناڵەکانیشمان وەرگرتووە بۆ ئەوەی کە ئەمانە گەنجی کۆمەڵگان سبەینی ئەمانە ئەبن بە گەنجەم ناوەندە ناوەندێکی گەنجان و لاوانە. بەڵام ئێمە بۆیە مناڵەکانیشمان وەرگرتووە لێرە بەوەی کە ئەمە گەنجە بۆی زیاد پێشوەخت ئاشنایی ئەم ناوەندانە هەبێ کە ناوەندێکە بۆ پرەودان بە تواناکانیان. گەر ئێستا بینەرێک یاخود فێرخوازێک بێ بەشدار بێ لەم خولای و بێتە ئێرە ئێستا دەرفەتی ئەوەی هەیە کە لە خولەکەیە بەشدار بێ یاخود تازە ناتوانێت لەم خولای بەشداری بکات؟ ئێمە لێرە ئاستەکانمان جیاوازە. ئێستا من لەگەڵ ئەو کچانێک کە لێرن کە تەمەنیان سەروترە طبعاً جۆرێکی تر مامەڵەم هەیە جۆرێکی تر ئاشنایەتی هوەریان پێیەکەم جۆرێکی تر ئەڕۆینە بابەتەکەەوە. بەڵام لەگەڵ ئەوانەی کە مناڵن بە شێوازی خۆیان ئێمە لێرە زیاتر کار لەسەر ڕەنگەکانەکەین بۆیە هەر کەسێک لە ئێستا بێت بۆ وەرگرتن ناتوانین چونکە کاتەکە تێپەڕی و ئێمە زیاد لە مانگشتێکە لێرە سەرقاڵی هوەری شێوەکاری سەرقاڵی وتنەوەی وانین لێرە ئەوە کارەکانمان تەنها کاری ئەوە نییە کە ئێمە ڕسمەکانمان بەس ڕسم بێت و کۆپی بکەین. ئێمە هەندێک جار لێرە کاری دەستی ئەەکەین کاری دەستی ئەەکەین. فێرخوازمان هەیە لەگەڵ ئەوەی کە بۆی ئەکریلی کە بۆیە کە تۆزێ قورسترە بۆ تەمەنێکی ئەمان من کاری پێکەم و کاریان لەگەڵا ئەەکەم و هاوکاریانەکەم شتی جوانیان دروست کرد. ئەمەش کۆمەڵێک لە تابلۆی ئەو مناڵانەیە کە لێرن ئەمە یەک دوو لە تابلۆکانیانە ئەمە بابەتێکە کە بابەتی ئەبستراکە هین یەکێک لە شێوەکارەکانمانە لێرە یەکێک لە خوێندکارەکانمان فێرخوازەکانمانە کەتر بە ئومێدی ئەوەی بتوانین ئەوان بە حەزەکانی خۆیان چونکە هوەری شێوەکاری زیاتر حەزە وەک ئەوەی کە حەزێک بێت لە کەسەکە هەبێ لە فێرخوازەکە هەبێ لێرە بە ئاسانی ئەتوانێت ئەوەی بێوێ فێری ببێ. دەستان خۆش بێ بەڕاستی ئەو کارانە ئەو تابلوانی کە ئێستا پیشانی ئێمەت و بینەرانیا کاری زۆر جوانن. من پێم باشە باسێک لە گرنگی ئەم خولانە بکەین ئەم خولانی کە لە پشووی هاوینا دەکرێنەوە تا چەندێک گرنگە ئەم خولانە بەردەوامیان هەبێت نەک تەنها لە کاتی پشوەکانە بەڵکو لە کاتی دەوامی قوتابخانەکانیشا بەشداریان هەبێت چونکە بەڕاستی خۆتەزانی هوەر وانەیەکی گرنگە هەم بۆ لە قوتابخانەکان کە بخوێنرن هەم بۆ پشووی منداڵەکان.
بەڵێ هوەر و وەرزش دوانن کە بڵێن وەکو دوانەیەکن کە هەموو کەسێک لە مناڵی و هەتا گەورەبوون حەزێکی تایبەتی بۆی هەیە ئەم حەزەوا لێ ئەکات هەنێجار دەستگیرۆی کردنی ئەم کەسانە لە مناڵیەوە کە حەزەکەی تایەتی وای لێ ئەکا لە گەورەبوونا کەسانی بەناوبانگیان لێ دەربچێت لێرە ئێمە هەمیشە کارمان لەسەر ئەوە کردووە ناوەندەکە ناوەندی وەرزش و لاوانە بەڵام ئێمە هاتوونە بەشی شێوەکاریشمان کردوێتەوە و ئیشمان لەسەر شێوەکارێکە کردووە بۆ ئومێدی کە ئەم گەنجانە ئەمانە گەنجی کۆمەڵ گەنج سەرەتێکی گرنگی کۆمەلگایە هەر کۆمەلگایە لە ڕێگەی گەنجەکانی و ئەتوانێت داهاتوویەکی جوان گۆڕانکاریەک لە داهاتوویە بکە بۆی ئێمەش بۆ ئومێدەی لێرە کار لەسەر ئەوە ئەکەن کە ئەم مناڵانە هەم پێ بگەین و هەم سبەینێ کەسانی بەناوبانگیان دەرچێ و خزمەتی کۆمەلگا بکەن. سپاس بۆ بەڕێستان کە لێرە ڕۆڵێکی گرنگ دەبینن لا پێشخستنی هوەر و ئەم منداڵانش زۆر سپاس بۆ بەڕێز ڤیان ئەحمەد بەڵێ ئاکام لێرە من پێش ئەوەی کە هەواڵی هوەری دەست پێ بکە من لە ژمارەیەک ئەم فێرخوازانم پرسی کە تا چەندێ گرنگە ئەم خولانە بەردەوامیان هەبێ ئەمان زۆر بە دڵخۆشیەوە بە هەستێکی خۆشەوە باسێک لە خولەکە دەکەن بە تایبەت هوەری شێوەکاری لێرە ئەمڕۆ خولەکە بەردەوامی هەیە و تا چەند هەفتەیەکی تریش ئەم خولا لە ناوەندی وەرزش و لاوانی بابان بەردەوامی دەبێت. ڕێژنە سپاس بۆ تۆ خاتوڤیان ئەحمەد.